ڕاستیە ئەمەوەکو حەقیقەتێکی شریعەتی ئیسلامی یەکێک لەو خاڵە هەرە بەرزە جوانانی کە زۆرتر قسەی لەسەر دەکا بریتیوە لە ڕۆح و گیانی هاوکاری لە نێوانی تاکەکانی کۆمەڵگەیە کە یەکەم ئاینە لە دنیادا هەر لە سەرەتای دەستپێکی پرەنسیپە ئاینیەکانەوە بە ئینسانی وتووە بە مرۆڤەکانی وتووە مەسەلەی چینایەتی و بابەتی جیاوازی نێوان چینی هەژار و دەوڵەمەندە نابێ ببێتە بابەتێکی دژایەتی ئەبێ هەژاری و دەوڵەمەندی دووشتن پێکەوە یەک بگرن دەوڵەمەندەکان گیرفانیان بەردەوام کراوە بێ لە بەردەمی هەژارانە بۆ یەکا سێرنجێدەی لە ئیسلاما بە کۆمەڵێک خاڵ و ڕێگە و شوێن خەرجیەکان بۆ هەژاران تەرتیب کراوە بابەتی زەکاتە بەشێکیش پێڵەن سەدەقات شتێکمان هەیە پێڵەن ئینفاق بابەتێکی ترمان هەیە پێڵەن هەدیە وەدەیان و سەدان جۆر لەم بابەتانەمان هەیە کەفارات هەموو ئەمانە بریتی وە لە دەستخستنە ناو گیرفانی دەوڵەمەندەکان بۆی هەژارەکان بەڕێگەیەکی زۆر ئاسان ئیسفادە لە پارەی دەوڵەمەندەکان کەن و لە هەمان کاتە دەوڵەمەندەکانیش بتوانن چینە هەژارەکە خزمەت بکەن کەوابوو ببنە کۆمەڵگەیەکی یەکگرتوو لێرەوە کە ئاڵێن ئیسلامی پیرۆز کۆمەڵێک مناسەبە بۆنەی بۆ تەرتیبکردنیەکێ لەوانە ڕۆژەکانی جێژنەکانن بەتابەت جێژنی قوربان کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام لە فەرمودەیەکە دەفەرمێ کاتێک عەبدوڵڵای کوڕ عومەرە فەرمێ باسی کارە چاکانم بۆ دەکرد لە خزمەت پێغەمبەری خوادا زۆرشتم بۆ باس کرد و پێغەمبەری خوا فەرمووی هیچ ڕۆژێک گەورەتر نییە لە ڕۆژەکانی دنیا بەقەدەر ئەم ڕۆژەی ڕۆژانی ذیلحیجە کە ئینسانێک کاری باشی تیا بکە بۆیە هەر کەسێک دەیەوێ خێری باشی دەستکەوێ ئەم ڕۆژدە ڕۆژی مناسبی گونجاوە کە ئەتوانین چاکەکانی خۆمانی تیا گەشە پێبین و فەرمودەیەکیشە ئەفەرمێ ما نەقەسەت سەدەقەة من مال هیچ کاتێک سەدەقە و چاکەکردن لە پارەی ئینسان کەم ناکە بەڵکو هۆکاری زیادکردنە بۆیە بێ خەڵکان وا فێر بن ئەگەر ببەخشیت بەخشینەکە نابێتە هۆکاری کەمکردنەوەی سامانەکانت بەڵکو بە پێچەوانەوە گەشەدانە بە سامانەکەت و هەروە ئەو خەڵکێگە چاوێکی لەسەرت بێ ئەو چاوەش نامێنێ واگە لە بەرامبەرە خەڵکی ڕقی لێ بە ڕقەکە نامێنێ کەوا ئەگەر دەوێت ماڵ و سامانت پارێزراو بێ و گەشە بکە ئەوە پێویستەکە ببەخشین و دایمەن بەخشین نیشانەی ئیمانداریمانە لە ئیسلامان دەفەرمێ یەکێ لە نیشانەکانی ئیمانداری عەمەلی ساڵحە یەکێ لە کاری ساڵحی بێتە لە بەخشین و چاکەکانمان بۆیە سەدەقات لە ئیسلامە باس کراوە پێغەمبەری خوایەوە خی قورئانی پیرۆز بە تەفسیل باسی کردووە کە 1 دینار ببەخشین وەمانەکە بە 700 دینار و والله یضاعف لمن یشاء پێشمان دەڵێت لەوە زیاتریشی دەکەین بۆیە هەر قورئان دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا أنفقوا مما رزقناكم دەفەرمێ ئێوە ببەخشن لەوەی کەوا پێمان داون من قبل أن يأتي يوم لا بيع فيه ولا خلة لە پێشەوەی کەوا ڕۆژە بێتە پێشەوە نە ئەتوانین کڕن و فرۆشتنی تیا بکەین نە خزمایەتی و دۆستایەتی دەمێنێت کە ڕۆژی قیامەتە تەنها پێویستی بە کارەکانی خۆت هەیە لە ئیسلامە پۆلێنکردنی ئەم شتانە پۆلێن کراون شتێکمان هەیە پێڵەن سەدەقات شتێکیشمان هەیە پێڵەن قوربانی ئەم دوانە جیاکراون تۆ لە یەکتر قوربانی وەکو بڵێن یەکێکە لەو نەرێتە باوانی یا بڵێن لەو کارە ئیسلامیانەی کە لە جەژنی قوربانە ئەنجام درراوە ئەویش بەڕاستی کۆمەڵێک فەلسەفە و حکمە لە پشتیەوە هەیە کە لەوانە بریتیەوە لە پارێزگاریکردن لەسەر بۆ نەخۆشیەکان کە لە نێوانی کۆمەڵگەی ئیسلامیا دروستە بێ ئەبێ هەمومان هاوڕابین هەمومان تەبابین پێکەوە بە یەک شێواز بەڕێبەرین بۆی کاسەی ماڵەکان پڕ بێ لە جەژنی ڕەمەزانە بە سەدەقە و زەکاتی فیتر پڕیەکەینەوە لەرمە جەژنی قوربانە بە قوربانی ئەتوانین کاسەی ماڵەکانمان ئاوادانکەینەوە کەوابوو ئیسلام ئەو بۆنانی کە دروستە بن لە ژیانی ئینسانە هەموو پێکەوە بۆ یەکسان بنتیایە ئەم پرۆسانی داهێناوە تاکو و یەکسانیەکە دروست بێ لە ناو خێزانەکان بەگشتی بەڵام بابەتی سەدەقات بابەتێکی تری فراوانە کات و زمانی بۆ دیاری نەکراوە لە هەر کات لە شەو بێ لە ڕۆژ بێ لە جەژن نابێ غەیری جەژن نابێت تۆ ئەتوانی ببەخشی بۆیە دەتوانێت کەسێک کە بەخشەرە کە دەوڵەمەندە کە خوا گەورە پێی داوە دەتوانێت لە پێشی جەژنا وەکو الحەمدوللا من بینیوانە بەڕاستی و ئێستا کۆمەڵێک لە خێرخوازان دەستێکی کراوەی زۆر جوانیان هەیە کە خواردنی سەلەی خواردن دروستەکەن بۆ ماڵە هەژارەکان کە گەنجی وا و لای وا هەیە بە تەنها خۆی 1000 ماڵ لە خۆگرێ بەڕاستی ئەم جۆرە کەسانە جۆرە موقیفێکن کە الحەمدوللا بەخشینیان ئێستا زۆرە ئەوەی کە من ئاگادارم لە شاری سلێمانیە ئێستەکانە کۆمەڵی خەڵک لەوانە هەن کە بەردەوام گەڕن بە شوێن ماڵە هەژارەکانە هەمانە پزیشکە هەمانە مەسەن کەسێکی مهندسە ئەندازیارێکی کە جەنابی مەسەن کە یاساناسێکە و مامۆستایانە زانایەکی ئاینیە
پێک و هەمویان ئەمانەیەکیان گرتووە دەگەڕێن بە شوێن ماڵە هەژارەکانە بۆی خواردن و خۆراکی جژنیان بۆ دابینکەن بە شێوازێکی وا بەش یەکدانە مانگ خۆراکیان پێدان ئەمە الحەمدوللا ئیشێکی بەردەوامەوە لە کاتی دەستپێکی هاتنی ڤایرۆسی کۆرۆناوە تا ئێستا هەر ئەو دەستە خێرانە بەردەوام بوون لە سەرەتای یەکەمی مانگی یەکەمی کەرەنتینەدا من کەس دەناسم دە سلێمانیا 5,000 خێزانی بەسەر کردوتەوانێ هەر یەکان بە کارتۆنێکی تایبەت لە خواردن و خۆراک ئەمە الحەمدوللا هەمی بۆیە گەنجەکانی ئێمە خەڵکی موسڵمانی ئێمە یا مەسەن خەڵکە بازرگانەکانمان دەوڵەمەندەکانمان الحەمدوللا توانن دوو ڕێگە بگرن هەم قوربانیەکەش ئەنجام بن هەم لە هەمان کاتیشا سەدەقە بکەن لە پێشی جەژنە کاسەی ماڵەکان ئەوانەی کە دەزانن هەژارە بەسەریان بکەنەوە کە الحەمدوللا تا ئێستا دەستەکانیش بەردەوامن و ئینشاءڵڵا هیوادارین زیاتریش بکەن ڕاستیدا ئەم بانگەوازی ئێمە بێ ڕووکاتە دوو چین یەکەمی چینی بەرپرسان ئەوانەی کە بەرپرسن لە وڵات لە کاروباری دەوڵەت کە بەڕاستی ئیشی دەوڵەتە پێش هەموو کەسێکابێ بە شوێن خەڵکی هەژاری خۆیان بگەڕێ وابێنێ لە وڵاتی خۆیان هەژار نەمێنێت چونکە بەڕاستی یەک نمونەی زۆر جوان هەیە لە ئیسلامە کە دەفەرمێ کەسێک کە بووە سەرۆکی وڵاتێک یا ڕئیسی یا محافظی شارێک بێ دەبێت خەوی لێ نەکە گەر هاتوو لەو وڵاتەیەک هەژار هەبێ ئەگەر یەک هەژار لەو وڵاتەیە هەبێ تابعیان نابێ خەوی لێ بکەوێ بەڕاستی یەکەم بانگەشەمان بۆ ئەوانە ئەبێ ئەوان خەویان لێ نەکەوتایە سەکانە بە شوێن هەژارەکانە بگەڕانەوە ئەوایە لەم کاتەیە کاسەی ماڵەکانیان ئاوادام کرداتەوە هەرچە ئەگەر بە شتێکی زۆر کەمیش وایە ئەوایە لە بیری خەڵکا بوونایە ئەمە یەکێ لەوانە بێ بۆوان بڵین بۆ چیتان کردوە بۆ خەڵک بەڵێ ڕێژی هەژارانەوە یەکێک لەوانە کە بەڕاستی ئەرکی دەوڵەتە کە تا ئێستا دەوڵەت ئەرکی خۆی بە تەواوەتی جێبەجێ ناکا نەیتوانێت حکوومەت بێ بە معنای کەلیمە کاڵن دەوڵەتە چونکە دەوڵەت بەڕاستی دەستگایەکی خزمەتگوزارە بۆ ئینسان خزمەت بە هاوڵاتیەکانی خۆیەکە ئەبێ خزمەتەکانیشی بەردەوام بن حکوومەت ئەبێت لە خزمەتی تاکی ناو وڵاتەکەی خۆیان بێ ئەمە یەکێکە بۆوان کە بانگەشەمان بۆوانە ئەوانە بێ بەڕاستی لە بیری خەڵکا بن دووهەمیشان بانگەواز بن بۆ خەڵکە دەوڵەمەندی کە تا ئێستا بەڕاستی وڵاتی مەستەشانی ئەوان ڕاوەساوە کە زۆر سوپاسیان دەکەم من ئەو کەسە دەوڵەمەندانی کە وڵاتی ئێمە کۆمەڵی خەڵکی دەوڵەمەندان زۆر دەروون پاکن هەست پاکن بەهەستن و هەروەها بەرپرسایەتی خوان جێبەجێ کردووە بەردەوام سەرقاڵی بەخشین بوون دەڵێن عرستانەکەین دەستان خۆش بێ ئێستاش داواتان لێ دەکەین لەم ڕۆژانەی پێشی جژنە کە ڕۆژی پێنجشەمە ڕۆژی عەرەفەیە بەسەرکردنەوەی ماڵە هەژارەکان بەڕاستی ئیشێکی گەورەیە دەبنە هاوبەشی حاجیانی حەجکرد کە حەجیان نەکردەوە بەڕاستی ئەگەر کەسێ بتوانێت هاوکاری هەژارەکان کە ئینشاءڵڵا خێری حەجێکی بۆ دەنووسرێ و دەبێتە هاوبەشی ئەو دوعا خێرانەی کە بۆ کەسانی خۆش وڵی خێرخواز و بەخشەرەکان دەکرێت ئینشاءڵڵا چنەڕیزی ئەوانەی کە خوای گەورە تاعاتیان لە قبوڵەکە بۆیە بەڕاستی عەرزی هەمووانەکەم بازارێکی زۆر دەوڵەمەندە بازارێکی زۆر کراوەیە کێ ئازایە لەم ڕۆژە پێشبڕکێ بکە بۆ بەدەستهێنانی ئەجری گەورە و پاداشتی گەورە